سەرۆک ئۆباما لە دەمێکدا سێشەممە لە کۆنگرەدا وتاری پێشکەش دەکرد بەرگری لە کارنامەی خۆی سەبارەت بە باری ئابووری کرد و دەڵێت دۆخی ڕاستەقینە ئەوەی کەەوە بەرچاوی ناگرێت لە ئاستی خیاڵیدایە. ئێمە لە ناوەڕاستی دۆخێکی خوڵقاندنی کەرتی تایبەتین لە مێژوودا. زیاتر لە 14 ملیۆن پیشەی نوێ قوڵقاوە. لە دوای ساڵانی نەوەدەکانەوە ئێمە لە هەرە بەهێزترین گەشەی کارداین. ڕێژەی بێکاری نیوە بۆتەوە. بەرەز ئۆباما ئەو سیاسەتانەشی محکوم کرد کە بەهۆی ئین و ڕەگەز خەڵکی کردوتە بەرامەند. واتە ڕەخنەی لە ڕاکەبەرانی کۆماری بە تایبەت وەک میلیاردێر دانۆڵد ترامپ کرد کە لە ڕەکەبەری ئێستای سەرۆکاتیدا هەوڵی ئەوەیە سەر بکەوێت. When politicians insult Muslims, whether abroad or our fellow citizens, کاتێک سیاسەتوانان سوکایەتی بە موسڵمانان دەکەن، کاتێک مزگەوتێک خراپ دەکرێت یان هەرزەکارێک ئازاری پێدەگات، ئەوە ئێمە پارێزراوتر ناکات. ئەو پرسە بەو جۆرەی کە هەیە باز ناکرێت. ئەمە هەر هەڵەیە. ئەوە ئێمە لە پێشچاوی جیهان بچووک دەکاتەوە. زیاتر گرفتارمان دەکات لەوەی کە بە ئامانج بگەین. ڕووی ڕاستەقینەی ئێمە نیشان نادات. سەبارەت بە ڕێبازی دەرەوە ئۆباما سەبارەت بە هەڕەشەی گروپەکانی تێڕۆیستی لە نێویاندا داعش دیکە چەندین هێرشی لە دەوری جیهاندا بەڕێوە بردووە. بەڵام هوشداریشیدا کە تێڕۆیستانی ئیسلامی هەڕەشە لە ژیان دەکەن، هوشداری بۆ کەسانشدا کە دەڵێن جیهان نوقمی شەڕی سێهەمی جیهانی دەبێت. For even without ISIL, even without Al-Qaeda, بێبوونی داعش تەنانەت بەبێ ئەلقاعیدەش ناسەقامگیری بۆ ماوەی دەیان ساڵ لەگەلێک بەشەکانی جیهان لە خۆرەڵاتی ناوەڕاست لە ئەفغانستان و پاکستان لە بەشەکانی ئەفریقای ناوەندی و ئاسیا درێژەی هەر دەبێت. هەندێک لەو شوێنانە ڕەنگە ببنە سەرپەنایەک بۆ تۆڕەکانی تیرۆریستی. هیتریش دەکەونە نێو کێشەی یان وشکە ساڵی. دامینکردنی خواردەمەنی بۆ شەپۆلێک لە پەناخوازان. جیهان چاو لە ئێمە دەکات یارمەتی بە چارەسەر ئەو گرفتانە بدەین. وەڵامەکان دەبێت بێجگە لە قسەی توند و بۆمبارانکردنی مەدەنیەکان بێت. ئەوە ڕەنگە لەسەر تەلەڤیزۆن بەکار بێت بەڵام لە گۆڕەپانی جیهاندا وانییە. بەڵام فەرمانداری کارۆلینای باشوور نیکی هایلی لە وەڵامی وتاری ساڵانەی ئۆبامادا ڕەخنەی لە هەڵوەستی ئۆباما بەرامبەر بە مەسەلەی تێرۆریزم کرد. ئێمە ڕوبەڕووی هەڕەشەی تێروریستین کە خەڵکی ئێمە لەوە تا 11 سەپتەمبەرەوە تووشی بووە و ئەم سەرۆکە ئەوێ دەچێت یان نایەوێت یان لە توانای دانیا ڕوبەڕووی بێت. هەروەها فەرمانداری کارۆلینای باشوورکوتی گرفتەکان دەکەوێتە سەرشانی هەمومان. پێویستە لەگەڵ یەکتر و لەگەڵ خۆمان ڕازگۆ بین. لە دەمێک دموکراتەکان لە واشنگتن بەرپرسیارەتی زیاتریان لە ڕوبەڕووی گرفتی ئەمریکادا هەیە، بەڵام ئەوان بە تەنیا بەرپرسیار نین. ئۆباما باشکرا داخی خۆی بۆ بوونی جیاوازی قوڵی سیاسی نێوان دموکراتان و کۆمارەکان دەربڕی. بەڵام سۆزیدا لە گەیشتن بە ئامانجەکانی ڕێبازی خۆی هی پارەکەی نەوەستێت. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.